من ئەمەوێ زۆر بەڕوون و ڕاشکاوی لە ڕێگەی ئەم کەناڵەوە کەناڵی پەیامەوە ئەمە بخەمە ڕوو لە دووە کۆنگری ڕۆژنامەوانیدا نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان ئەڵێ ئەگەر ئەمانە ئامادەن 900 ملیار دیناری ماگانە بن بە ئێمە فەرمونون بە بێن هەموو نەوتەکە ببن. هەڵبەتە بەم قسەیە ئەوە سەلمێنێک کە گوایە ئیرادەی نەوتەکە لای خۆیانە و خۆیان نەتوانن نەوتەکە ڕادەست بکەن کە زۆر وەیەشیش لەوانە من پێم وایە هەتا ئێستا ئەوە ڕوون نییە ئایا نەوتەکە بەدەست تورکیا یاخود بەدەست ئەوانەوەیە ئایا نەوتەکەیان هەمووی فرۆشتووە پێشتر بە سەوزی یاخود هێشتا ئیرادیان بەسەر نەوتەکەیە هەیە ئەگەر نا ئەمەوێ لێرەوە ڕای بگێنم ئەمانە ئێمە و کۆندامانی لیژنەی دارایی ئەگەر ڕاستەکەن با لەم مانگەوە لە بری هەموو نەوتەکە کە 480,000 بەرمیلی ڕۆژانە دەرهێنن لانی کەمێستا و زیاتریش تا ڕادەیەک با تەنها 250,000 ڕادەست بکەن جا چ داهاتەکەی ڕادەستی سۆمە بکەن یاخود ڕادەستی حکوومەتی عراقی بکەن چ 250,000 ڕۆژانە ڕادەست بکەن بە معدلی و لە 150 داهات بگەڕێنەوە ئێمە لە سەروی 900 ملیار دیناری ماگانە لە موازنەی 2021 جێگیر دەکەین. با ئەم قسەیە خەڵکی کوردستان لە نێوانمان حەکەم بێت ئەگەر ڕاستەکەن و ئەگەر 5 ساڵە درۆ ناکەن با لەم مانگەوە وەکو نیەت باشیەک تا هاتنی یاسای موازنەی 2021 250,000 ناڵم هەموو نەوتەکەەوەی کە هەموو جارەوە کورت قسەیەکی جوانی ئەڵێ بەردی زل علامەتی نەهاویشتنە یعنی هەر ئەوەندەی کە ئەڵێ فەرموو بە هەموو نەوتەکە بە بزان ڕاست ناکەن چکە نەوت بەشێکیشی بۆ تەسفی ناوخۆی بەکاردێ و بەشی تریشی ئەتوانن و عراق خۆشی بالمناسبە عراق خۆشی لە موازنەیەک لە دوایەکەکانی ساڵانی ڕابردوودا داوای هەمووی نەکردو دوای 250,000 نایدەن ئێستا ئەوان 250,000 نادەن دوای لەو سەرەوە بەو پەڕی وەقاحەتەوە لەگەڵ ئەو پەڕی ڕێزمە لە بەردەمی خەڵکە درۆکەن بەبێ ئەوەی چاویان لەوە بێ بابم خەڵکە مرد لە برسا ئەم خەڵکە لە بێموچەیە وەزعی زۆر خراپە کەچی دێتە سەر تەلەڤیزیۆن ئەڵە وەڵا فەرموو بە هەموو نەوتەکە ببن و ئێمە هیم بکەین ئەمە من ئەمە تەواوکەم بەس ئەو پەیامە تەواوکەم با خەڵکی کوردستان حەکەم بێ بەرپرسم لەم قسەیە ئێمە نوێنەرانی کورد لانی کەمەوانەی کە هاوڕێکانم لە گروپی 15 با لەم مانگەوە 250,000 بەرمیلی ڕۆژانە ڕادەست بکەن لەگەڵ لە 150 داهاتە نانەوتیەکان ئێمە ئەگەر لە سەروی 900 ملیار دیناری ماگانەمان لە موازنەیە جێگیر نەکرد بزانە ئێمە هەموو ئەو قسانەی لە ڕابردوودا کردومانە ناڕاستە